سڵاتان لێبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیلام بە تەقەی هێزەکانی ڕژیم، تێکەڵچوونی نێوان هێزەکانی ڕژیم و گروپێکی چەکداری نەناسراو لە سیستان و بەلوچستان، گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکارە لە ئێران، سەرکوتی کرێکارانی ناڕازی لە شرکەتی ئاوی معدەنی داماش و لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. ناڕزایەتی خاوەن نانوەخانەکان لە ئیلام. ڕۆژی یەکشەممە 26 گەلاوێژی 1404 خاوەن نانوەخانەکانی شاری ئیلام دژ بە پشڕانی بەردەوام و بێ بەرنامەیی کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان بەهۆی ئەم کارەساتەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە و ژیانیان تووشی کێشە بووە. زیان لێکەوتووان خوازیاری یەکڕێزی و یەکاڵوێستی نانوەخانەکانی ئێران و کوردستان بۆ ناچارکردنی بەرپرسان بۆ وەڵامدانەوە سەبارەت بەم زیانە بوون. سەرکەوتنی شاخەوانانی سەقز بۆ سەرچیای ئاویەر. ڕۆژی یەکشەممە 26 گەلاوێژی 1404 گروپی شاخەوانی ئەنجومەنی ژینگە پارێزانی سەوزی سەقز بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی 3 شەهیدی ژینگەی ئاویەر بەسەر ئەو چیایەدا سەرکەوتن. لە ڕۆژانی ڕابردوودا خەڵک ئەنجومەنەکانی شاخەوانی لە کوردستان و ئێران و هەروەها ژینگە پارێزانی وڵات بە مەبەستی بەرزڕاگرتنی شەهیدانی ژینگەی کوردستان لە سەرانسەری کوردستان و ئێران و بەتایبەت لە چیای ئاویەر چەندین چالاکیان بەڕێوە بردووە و پەیمانیان لەگەڵ ئەو ئازیزانە نوێ کردووەتەوە. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیلام بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 24 گەلاوێژی 1404 هاوڵاتیەکی خەڵکی شاری ئیلام لە ناوچەی باقرابادی شاری تاران بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا. ناوبراو بە ناوی سەید ئێبراهیم نەسەب لە کاتێکدا کە هێزە نیزامیەکانی کۆماری ئیسلامی بۆ دەست بەسەرکردنی کەسێکی دیکە هاتبوونە ئەو ناوچەیە بەهۆی نەناسینی کەسی جێمەبەست تەقەیان لەم هاوڵاتیە کردووە و گیانی لەدەستاوە. ئازادی بەندکراوێکی سیاسی لە شاری بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا حسین محەممەدی ناسراو بە زانکۆ و خەڵکی شاری بۆکان پاش چەند ڕۆژ بەندکران بە دانانی بارمتەی 500 میلیۆن تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی 12 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی شاری بۆکانەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکرا. ئەو چالاکوانە پاش لێپرسینەوە بۆ زیندانی ناوەندی شاری بۆکان ڕاگوێزرا. سەپاندنی حکمی زیندان بەسەر بەندکراوێکی سیاسی پێشوو لە ئیلام. کیانوش چێراغی بەندکراوی سیاسی پێشوو خەڵکی شاری دەهلۆرانی ئیلام بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هەروەها بێڕەزی بە هێزەکانی ڕژیم حکمی 13 مانگ بەندکران و لێدانی 40 زەربە شەلاقی بەسەردا سەپێنرا. ناوبراو پێشووتر لەلایەن دادگای ئینقلابی ئیلامەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 2 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا، بەڵام پاش تێپەڕاندنی 14 مانگ لە ماوەی بەندکرانەکەی ڕێکەوتی 23 گوڵانی 1404 حکمەکەی تەعلیق و ئازاد کرا. تێکەڵچوونی نێوان هێزەکانی ڕژیم و گروپێکی چەکداری نەناسراو لە سیستان و بەلوچستان. ڕۆژی یەکشەممە 26 گەلاوێژی 1404 پاش هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵێک لە شاری نیمروزی سیستان و بەلوچستان تێکەڵچوونێکی درێژخایەن لە نێوان ئەو دوو لایەنە ڕوویدا. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە جلوبەرگی مەدەنیەوە لەو ناوچەیە خۆیان جێگیر دەکەن و پاشان هێرش دەکەنە سەر ماڵێک لەو شارە. ئەم تێکەڵچوونە نێوان هێزە ئەمنیەکان و چەکدارانی نەناسراو لە کاتژمێر 4 بەیانی دەستی پێکردووە و چەند کاتژمێرێک بەردەوام بووە. لە ئەنجامدا 2 کەس لە چەکدارانی ڕژیم بریندار و کەسێک لە گروپە چەکدارە نەناسراوەکەش دەست بەسەر دەکرێت.
جێگای ئاماژەیەتە کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بەو گروپە و هەروەها کەسی دەست بەسەر کرا و زانیاریەک لە بەردەستانیە. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری شووش. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شارەزاری شووش لە پارێزگای خوزستان دژ بە پێنەدانی هەغدەستە دۆخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەو بەشە بۆ ماوەی زیاتر لە 3 مانگە هەغدەستیان وەرنەگرتووە و ئێستا لە دۆخێکی خراپدا دەژین. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای پێنەدانی هەغدەست تەنانەت لەسەر هەغدەستەکانیان بڕێک وەکو باج بە مەبەستی پێزانی بیمەی تەمین نیشتیماعی کەم کراوە، بەڵام لەلایەن شارەزاریەوە بە تەمین نیشتیماعی نەدراوە و کارفەرما وەریگرتووە. کرێکاران خوازیاری پێداچوونەوەی دەستبەجێ بەرپرسان بەسەر ئەم کێشەیەدا پێدانی هەغدەست و ئەو بڕەپارەیە کە وەکو باج کەم کراوە، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران بوون. قەیرانی ئاو لە ئێران. بەپێی هەمارە فەرمیەکان پاشەکەوتی ئاو لە ئێران لە ساڵانی داهاتوودا بە ڕێژێکی بەرچاو کەم بووە و 3 بەنداوی گرنگی ئێران بە تەواوەتی وشک بوون. بەپێی ئەو ئامارانە بە تەنیا لە سەدا 41 دێرانەی بەندکراوەکانی ئێران لە ئەم ساڵدا پڕ بوون و 12 بەنداوی گرنگی دیکە لە ئێران کەمتر لە سەدا 10 ئاویان تیادامەوە و ئەگەری وشکبوونی ئەوانیش لە ئارادایە. جێگای ئاماژەیە بەنداوەکانی شیمیل و نیان لە پارێزگای هۆرمۆزگان، ڕوودباڵ و داراب لە پارێزگای فارس و هەروەها وشمگیر لە پارێزگای گوڵستان بە تەواوەتی وشک بوون و خەڵک تووشی کێشە بوون. گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 کرێکار لە شارەکانی زەنجان و کەنگان بەهۆی نەبوونی ئەیمنی شوێنی کار تووشی ڕووزاوی کار بوون و 2 کەسیش گیانیان لەدەستا. بەپێی هەواڵەکان 4 کرێکاری ئاگرکوژێنەوە لە شاری کەنگان پاش چوونیان بۆ کوژانەوەی ئاگری ماڵێک لەو شارە تووشی ڕووزاوی کار بوون و کرێکارێک بە ناوی مەجید سۆفاڵی گیانی لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات کرێکارێکی دیکە لە شرکەتی سیمانی زەنجان بەهۆی کەم تەرخەمی بەرپرسان لە ئازابین نەکردنی ئەمنیەتی شوێنی کرێکاران و ئیمکانی ڕفاهی گیانی لەدەستاوە. سەرکوتی کرێکارانی ناڕازی لە شرکەتی ئاوی معدەنی داماش. لە ڕۆژانی ڕابردوودا یەکێک لە کرێکارانی ناڕازی شرکەتی ئاوی معدەنی داماش لەلایەن کارفەرمای ئەو شرکەتەوە هێرشکراوەتە سەری و پاشان لە کارەکەی تعلیق کراوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەو شرکەتە بۆ ماوەی زۆرتر لە 5 مانگە حەقی بیمەکانیان نەدراوە و بۆ ماوەی زۆرتر لە 3 مانگە ئەو کرێکارەی هێرشکراوەتە سەری ناڕزایەتی دەرەبڕێ. جێگەی ئاماژەیە لەلایەن کارفەرمای ئەو شرکەتەوە هەڕەشە لە کرێکاران کراوەکە لە ئەگەری ناڕزایەتی کرێکارانی دیکە ئەوانیش هەمان چارەنووسیان بەسەردادێت. دووە هەواڵ لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 4 بەندکراو بە تۆمەسەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی عادڵابادی شیراز و بۆرازجان ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بەناوەکانی ئەحمەد ڕەزا یونسی خەڵکی شارستانی کەوار و مهدی نەجەفی تەمەن 23 ساڵ و خەڵکی شاری مەرفدەشت بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارەدراون. هەروەها بەندکراوێکی دیکە کە هێشتا ناسناوی لە بەردەستانیە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بۆرازجان لە سێدارەدراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.